إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، برایانی بەڕێز، خوشکانی بەڕێز، باشترین کەلامی خوای پەروەردگارە کە لە قورئانی پیرۆزە. ئەی فەرمێ و باشترین ڕێبازی محەممەدی مختارە صلی الله عليه وسلم، و خراپترین ڕێگا و ڕێچکان ئەو ڕێگایانەیە کە پێچەوانەی ڕێبازی پێغەمبەرە صلی الله عليه وسلم، و هەر لادانێک یا پێچەوانەیەک بۆ ئەو ڕێبازە مبارەکە بە تەئکید خۆشەویستەکانم سەرگەردانیە، نەفامیە، قوربەسەریە، وێڵیە، سەرنجامیش هەڵگرانی ئەو پەیامانە، ئەوانەی کە ئەهلی بیدعن، ئەوانەی کە زیادە و لاریان لە ڕێبازی پێغەمبەرە دروست کردووە، سەرنجامەکەیان ئاگری جەهەنەمە. خوا پەنامان بدە. میوانەکانی ماڵی خوا، یەکێکی تر لە چوارینەکانی فەرمایشتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە پەیوەستە بە عەقیدەوە، فەرمایشتێک کە رسول الله ئەفەرمێ: أربع في أمتي من أمر الجاهلية لا يتركونهن: الفخر في الأحساب، والطعن في الأنساب، والاستسقاء بالنجوم، والنياحة. رواه مسلم. خۆشەویستەکانم، ئاینی پیرۆزی ئیسلام یا ئاینی هەموو پێغەمبەرەکان، هەر پێغەمبەرێک کە هاتووە تەواوکەری کاری پێغەمبەرەکانی تر بووە و تازەکەرەوەی پەیامی خوا بووە. هەر پێغەمبەرێک کە لە دوای پێغەمبەرێکی تر هاتووە ئیشی ئەوە بووە، دینی پێغەمبەرەکەی تری تازە کردووەتەوە، و پاشان تەواوکەری هەندێ ڕەوشت و ئەخلاق بووە کە هێشتا ماوە. ئاینی پیرۆزی ئیسلام کە ئێمە ئێستا لەسەرین، کە پێغەمبەرەکەمان محەممەد المستەفایە صلی الله عليه وسلم بە هەمان شێوە. رسول الله ئەفەرمێ: إنما بعثت لأتمم مكارم الأخلاق. رسول الله صلى الله عليه وسلم هات تەواوکەری ئەخلاق و خۆڕەوشتەکانی پێغەمبەرەکانی پێش خۆی بووە، و تازەکەرەوەی پەیامی ئەوان بووە لە عەقیدە و لە بیر و باوەڕ، لە عیبادەت و پەرستش، لە ئەخلاق و ڕەوشت. ئەگەر کەم و کورتیەک، یعنی ئەگەر ما بێت، تەواوی کردووە و تازەی کردوەوە دینی ئەوان. پەیامی پێغەمبەرەکان هەموویان یەک پەیامن لە بواری عەقیدە، شەریعەتیش بە پێی زروف و زەمان گۆڕانکاری بەسەرا هاتووە لە پێغەمبەرێکەوە بۆ پێغەمبەرێکی تر. لەو
عادەتە جاهلیانەی کە لە بینی پێغەمبەر عیسا و لە بینی محەممەد المستەفا کە لە ناو ئومەتە لە ناو خەڵکا با بڵێن بەعام کە زۆر تەشەنەی کردبوو و لە پاش پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێغەمبەری خوا ئەفەرمێ هەر ئەمێنێ لە هەندێک خەڵکا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەم فەرمایشتە ئاماژەی پێ ئەکا وتیشم پەیوەستە بە عەقیدەوە بەڵێ پەیوەستە بە عەقیدەوە ئەمانەی کە ئێستا باسی یەکەم و زیاتر پەیوەستە بە ڕوکنی شەشەم بە پایەی شەشەمی عەقیدە کە بریتیە لە قەزا و قەدەر ئیمان بە قەزا و قەدەر گوێ بگرن خۆشەویستەکانم ڕەسوڵ الله ئەفەرمێ صلی الله عليه وسلم ئەفەرمێ چوار شت لە ئومەتەکەم لە کاروباری جاهلیە یعنی چوار خەسڵەت چوار صیفەت چوار خۆڕەوشت لە کاروباری جاهلیە یعنی لە جاهلیەت و نەفامیەوە هاتووە گەیشتۆتە ئێمە یعنی لە دوای پێغەمبەرەکانی تر هەر ماوە لا يتركونهن یعنی ئومەتەکەشم وازی لێ نایەنێ نەک هەموو ئومەت هەندێک لە ئومەتی ئیسلام لەسەر ئەو صیفەتانە هەر ئەچن هەتا قیامەت یەکەمیان بریتیە الفەخر في الأحساب دووهەمیان الطعن في الأنساب شانازیکردن بە بنەماڵەوە شانازیکردن بە عەشرەتەوە بە قەومیەتەوە بە نەتەوەوە بە گەل و ئەوانەوە یعنی ئەوەی ئیتر لەو بوارەیە طعن و تانەدان لە نەسەبی خەڵکی تانەدان لە عەشرەتی فڵان یا تانەدان لە کەسێک بڵێ وەڵا تۆ زۆڵی تۆ کوڕی باوکی خۆت نیت نەعوذ بالله خوا پەنامامدا و ئیتر لەو شێوازانە لە عەشرەتەکەی لە بنەماڵەکەی ئەمانە ڕەسەن نین ئەمانە چی نین هەتا ئەگاتە سەرەوە داواکردنی باران لە ئەستێرەکان یعنی لە غەیری خوا وابزانی کەوا کەسانێک یان هەندێ شتێ لەم دنیایە شتیان بەدەسە تەسەورت وابێ کە باران بە شتی تر دروست ئەبێ جگە لە فەرمانی خوای پەروەردگار و چوارەمیشیان شیوەنکردن ئەم چوار صیفەتە خۆشەویستەکانم صیفاتی جاهلین و بەڵگەشن لەسەر ئەوەی تۆ ئیمانت بە قەزا و قەدەر کە ڕوکنی شەشەمی ئیمانەکەتە باوەڕەکەتە نوقسانە بۆ چونکە ئینسانی مسلمان قەناعەتی وایە ئەم ئیسلامە و طبعا پەیامی هەموو پێغەمبەرەکانی تریش تەئکید لەسەر ئەوە ئەکاتۆ کە ئێمە کوڕی لە ئەسڵا کوڕی ئادەم و حەواین هەر هەمومان و فەرق نییە لە بین مرۆڤەکانە لە مەسەلەی نەسەبە فەرق نییە و جیاوازی نییە و ئادەمیش خوا لە خۆڵ دروستی کردووە کەوابوو ئەساسی گشتمان خۆڵە و باوکیشمان ئادەم و حەوایە کەوابوو شانازی وە چیە واکەی و عەشرەتی فڵان یەک تۆست لە عەشرەتەکە بڕۆبان ئەو عەشرەتانەوە ئەیسەد و لەم گەرمیانە ئەژێن کە تۆ شانازی پێواکەی یەک تۆز بچۆبان هەمویان کوڕی یەک عەشرەتی ترن یەک تۆزێتر بچۆبان هەر هەموو عەشرەتەکان نەتەوەی کوردن یەک تۆزێکی تر لەوە بڕۆبان هەموو نەتەوەکان کوڕی یەک پیاون کە لە کوڕەکانی نەتەوەکانی ئەم ناوچەیە کە خۆمان تایە ژین عەرەب و کورد و تورکمان و ئەمانە بڕۆبان سەیرەکەی کوڕێ لە کوڕەکانی نوح عەلەیه السەلام ئەوە باوکمانە یەک تۆزێتر بچۆبان باوکمان هەمووی ئادەمە عەلەیه السەلام شانازی بە چی واکە کەوابوو ئەوەی تو شانازی پێواکەی تەنها سەرابێکە وەکو چۆن ئێستا تۆ تینویتە بەسەر ڕێگایەکە ئەچی لە دوورۆ شتێکە بینی وازانی ئاوە کاتێ نزیکە بێ سەرەکەی هیچ نییە ئاو نییە تۆ تینوتە تۆ حەز لە شانازی ئەەکەی حەز لە خۆهەڵنانەکەی بۆیە ئەمەت لێ بۆتە چشت ئەگینا ئەمە هیچ نییە وەکە ئەڵێمیش پەیوەندی بە قەزا و قەدەرەوە هەیە ئەمە بەڵگەیە کە تۆ باوەڕت بە قەزا و قەدەر نییە گەنە باوەڕت بە قەزا و قەدەر بێ تۆ ئەزانی بەدەستی ئەو نییە کابرا لە عەشرەتی فڵانە بەدەستی ئەو نییە کابرا سپی پێستە یان ڕەش پێستە یان سوور و سپیە یان زەردە یان ڕەنگی چۆنە
بەدەستی تۆ نێمە قەزا و قەدەری خوایە کەسمان ناوی خۆشمان خۆمان نەمانناوە مەگەر دوای ئەوە جنسەی تازەمان دەرکردبێ و ناومان گۆڕیوێ حتا ناوەکەشمان کە خۆمان نەمانناوە من کوڕی فڵانم تاوانم چییە تۆ کوڕی فڵانی تاوانت چییە تۆ لە فڵان عەشرەتی تاوانت چییە من لە فڵان عەشرەتم تاوانم چییە ئەگەر عەشرەتەکەیشم خراپ بن ئەگەر کەسوکارەکەشم خراپ بن تۆ سەیری خۆم بکە من سەیری تۆ ئەەکەم با سەیری یەکتری بکەین نەک سەیری بنە ماڵە و عەشرەت و ئەمانە ئەمە دلیل ئەوەیە کە ئێمە ئیمانمان بە قەزا و قەدەر نوقسانە پاشان دووەمیشیان کە تانەدانە لە نەسەب ئەوە خراوترە توو شتێک لە ناو یعنی وەکو بێژی فەخرکردن بە شتێکەوە ئەمە لەوە چە تاوانەکەی تاوان طبعا تاوانە گەورەکانە یەکێک لە بەڵگە لەوانەی کە تاوانی زۆر گەورەیە بەڵام تانەدانیش لە بەرامبەرەکان تاوانەکە گەورەترە بۆ تانای لێ ئەدەی خەڵقی خوانیە ئاخر خۆی دروست نەکردو تو بۆ تانەی لێ ئەدەی وەڵا عەشرەتی فڵانە کەس ئاوانە یان فڵانە کەس وایە یان ئەمە بەڕاستی هەم جاری وایە هەنێ لەو تانانە ئەڕاتە بواری بوختیانەوە ئەڕاتە بواری یعنی ئەوە ئێستا مەسەلەن بە کەسێک ئەڵێ ئێمە بە ئاسانی بە کەسێک ئەڵێن زۆڵ یا وەڵڵاهی تۆ کوڕی فڵانە کەس نیت براینە ئەمە معناکەی زۆر گەورەیە من ڕۆژێکیان لە شوێنێکدا نشت بووین کێشەیەک هەبوو یەکێک لەوانە کێشەکە خزم یەک بوون یەکێکیان بە ئەوی تریان وتی کە کێشەکە دروست بوو لە بینیانە وتی تۆ زۆڵی وتم ئەو زۆڵە وتی بەڵێ وتم ئاگات لە قسەکەی خۆت هەیە جەماعەت دانیشت بوون وتم ئاگات بە قسەکەی خۆت هەیە وتی وتم کەوابوو تۆ بە پووری خۆت ئەڵێی زینات کردووە ئەبێ ئیسپاتی کەی پورت زینای کردووە پیاوێکی تر لەگەڵیا دروست بووە بۆیە پورزاکەت زۆڵە ڕەنگی تێک چوت نە بابە من قەزدم ئەوە نەبووتم یاخر دە قەزد قسەکە وایە قسەکە وایە تۆ بە کەسێک ئەڵێی تۆ کوڕی فڵان نیت یعنی معناها زۆڵە بۆیە ئەم مەوزوعانە مەوزوعێکی خەتەرن خاڵی سێیەم خۆشەویستەکانم هەر لەو حەدیثەی پێغەمبەر صلی الله عليه وسلم استسقاء بالنجوم داواکردنی باران لە غەیری خوا و خاڵی چوارەم شیوەنکردن طبعا داواکردنی باران یان وابزانی باران غەیر لە غەیری خوایە طبعا ئەمە بەڵگەیەوە کە تۆ باوەڕت بە ئیمانت بەخوا قایم نییە و هەروەها شیوەنکردنیش بەڵگەیە کە تۆ ڕازی نیت بە قەزا و قەدەری خوا با ئێستا تەماشاکەین خۆشەویستەکانم پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆن جوڵاوەتەوە لەگەڵ ئەم سیفاتانەیە لە یەکەمیانەوە دەستی پێەکەین بەڕێزانم ڕۆژێکیان پێغەمبەری خوا ئەسحابەکان لە ناو یعنی لە غەزایەکا بوون طبعا ئەسحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کۆمەڵێکیان کۆچبەر بوون لە دەرەوەی مەدینە هاتوبوون بوون بۆ ئیسلام و کۆچیان کردبوو بۆ لای پێغەمبەر صلی الله عليه وسلم چونکە کۆچکردن فەرز بوو بۆ ئەوەی مسلمانان پشتیان بەهێز بێ دژمن چاریان نەکە هەمووی ئەبۆ بەهاتایە مسلمان بۆ بەهاتایە بۆ مەدینە پیانیان ئەوت کۆچبەران و ئەوانەشی کە لە ئەسڵا خەڵکی مەدینە بوون پیانیان ئەوت پشتیوانان یعنی پشتیوانی ئەوەکانی تر بوون کێشەیە دروست بوو لەبێن مناڵێکی یان گەنجێکی پشتیوانە لەگەڵ گەنجێکی ئەوەکانی ترە کۆچبەرانە کابرای کۆچبەری بۆ کەسێک یان ڕمێک کلکە ڕمێک شتێکی دا لەوەکەی تریان بوو بە کێشە جەماعەتی ئەنسارێکان وتیان پشتیوانان وتیان فریامان کەون ئەنسارێکان کوشتمانیان جەماعەتی کۆچبەرانیش وتیان فریامان کەون پێغەمبەر صلی الله عليه وسلم گوێی لەم قسانە بوو دەرچووە دەرەوە فەرمووی ئەوە چییە وتیان وەڵا کابرایەکی کۆچبەری دایە لە کابرایەکی پشتیوانی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی یعنی چی بووە بۆ هاوارەکەنە بنە ماڵەکانتان یا هاوارەکەنە کەس و کارتان والله ئەمە هی نەفامیە ئەمجا فەرمووی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی دەعوها واز لە ئەم سیفاتانە بێنن وەڵا ئەم عەشرەتەکەی هاوارەکاتە عەشرەتەکەی خۆی ئەو هاوارەکاتە عەشرەتەکەی خۆی والله ئەمە شتێکی بۆگەنە والله ئەم بۆگەنیە ئێستا لەناو عەشرەتەکانی خۆمانە ماوە والله تۆ ئێستا کاب لە عەشرەتی فڵانی لەگەڵ عەشرەتی فڵانە کێشەیەک دروست ببێ ئەم هاوارەکاتە عەشرەتی فڵان ئەو هاوارەکاتە عەشرەتی فڵان و ئەڕۆنیشە دەمیەوە و بیریش لەوە ناکەنە ئەو لەسەر ناحەقیە دەی والله ئەمە جاهلیەتە طبعا ئێستا بە شێوازی تر دروست بووە ئێستا کورد و عەرەب دروست بووە ئێستا تورکمان و کورد دروست بووە ئێستا کورد و فارس دروست بووە ئێستا فارس و تورک دروست بووە ئێستا حیزبەکان دروست بوون ئێستا حیزبەکان جێی باو باپیرانی ئێمەیان گردوتەوە ئەی والله من لە حیزبی فڵان چۆن ئەبێ خۆم نەبەسم
آخر ناكري. لا حول ولا قوة إلا بالله. أما همي جاهلية نفامية قرب سرية. خوي تعالى لقرآن في روزة لسورة حجرات فرمي يا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى. أي خلقينا جوا بقرن، يعني خلقينا جوا بقرن إما وما لا بيارك وجنك دروس كردوا. وجعلناكم شعوبا أمهم قلانا أيبينن أمهم نتوانا أيبينن وقبائل أمهم عشرتانا أبينن أما همو إيما دروس مان كردوا لو دايكو باوكوا هموتان كري هموتان آدمين يتر وكان يتر بس بو تعارفه، بس بو يكتري ناسين اللي تعارفوا نكلي تعاركوا نكلي تتقاتلوا بو أوي إيوه بوني عشرة نتواويت بكشن والله بو يكتري ناسين. إن أكرمكم عند الله أتقاكم باشترين كستان لله إخوة تعالى كي أوي بتقوى به أوي لأخوة ترز به. إن الله عليم خبير. خوا زانايا خوا خبيرة كي باشا كي تقوى هي إتر أم همس شتاني كهي لنا وخلقا هموي جاهليته. لو أنا بلين أما بياوة بيركان بياوة بتمنكان جنة بيركان أماني أنتيابو من عشرة فلان ومن شانازية كردو دعاء وتاني لخلقي تردا قنجة جوانكان من خوانوارن دكتوران هي ماستريان هي بكالوريوس يعني كشتان خريج معهد ما شاء الله عيب النية برا سيري فيسبوك بكا أي بيني قنجة كان لبيركان خراوتر كاتيك أبينن كتشيكي سبي بيستي كرد شو كاتا رش بيستي لأوروباشن يعني لأوروبا مشتنية كاكا هرا دروسة بيه لفيسبوك أي هاوار قيامت هلسية چيه أي توبو نتخواست اگر تو پیای باش بی او اگر آموزاد به پورزاد برکه بو شوی تو ناکرد دیاره تو خرابی. ام جاهلیت چیه؟ شوی پیه که با شوی پیه بکه کی مشکله؟ مروفیه که شوی کردوتا مروفی تمام سير كم زعيمة يهشتا جاهلية رقي داكو تاولا ناومانا وتابو من على كانش من أروى تماشاكا. أمجا أخوي تعالى هل سورة حجرات فرمي يا أيها الذين آمنوا لا يسخر قوم من قوم أو كسانيك إيمان تان هي هيج كسي هيج قوم يقالطب هيج قوم يكيترنكا لواني عسى أن يكونوا خيرا منهم لواني أوان لإيوه باشتربن توي عشرة فلان قومي فلان نتوي فلان قالطب نتوى كيتركي والله لواني أولتو خير تربي أولتو باش تربي تو قالطب قومك كيتركي بنتوى كيتر لواني أولتو باش تربي. أم جاء فرمي أي آفرتان أبي آفرتان آقادار بن بوخوا جايني كردو الليلة خو كفرمي أي إيمان داران آفرتان شي بركة چونك لناو آفرتا أما الزورة أي آفرتان ولا نساء من نساء كس قالطب كس يترنكا لواني عسى أن يكن خيرا منهن لواني أوي تو قالطي بيه كي لتو باشتر به. ولا تلمزوا بالألقاب ولا تلمزوا أنفسكم ولا تنابزوا بالألقاب أمناو ناتورانا ليكتري أينن براسي أما هي صفات مسلمانان نية. وفي غمر إخوان صلى الله عليه وسلم أفرميت دوشد لجاهليته يا دوشد لنا وخلقية هي اثنان في الناس هما بهم كفر دوشت هي لنا وخلقية كفر يعني خلال بو عقيدة مسألك كفر خوش يسكانم كفر ولا صفاتي كافر كان أبي مسلمان ليه بدور به شيف أي بيغمر إخوة الطعن في النسب تاندان لنسب يكتري قال تكردن بعشرة بن مالي خلقي تر تانيا اللي يبدي والنياحة على الميت وشيوان كردن لسر مردو أمش إمامي مسلم أي قريته هروها في غمر إخوة فرمي صلى الله عليه وسلم إن الله أوحى إلي إن الله عز وجل أوحى إلي أن تواضعوا حتى لا يفخر أحد على أحد. خوي تعالى وحي بناردم أما نخاكيبا أما نتواضع بو يكتريب كان قد كس فخر بسر كسي ترانكا كس شانازي بسر كسي ترانكا خوش يسكانم من با تۆزێک لە تۆ باڵام بەرزتر بێ لە تۆ بەسەلەن چیم یا تۆ تۆزێ لە من جوانتر بی تۆزێ یعنی ئەمانە هیچ لە وەزعەکە ناگۆڕێ ئێمە هەموومان کاتێ مردین ئەبینەوە بەخۆڵ بەخوا ئێمە هیچ نین یعنی بۆ شانازی بکەین بەسەر یەکتریەوە.
خوای تعالی طبعا ئەمە لە قورئانی شا فەرموویەتی ئیمانداران ئەبێ زەلیل بن بۆ یەکتری بەس ئێمە بەرامبەر بە یەکتری زۆر لوتبەرزین. ئەم حەدیسەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کێ تەطبیقی کردووە؟ کێ لە ژیانیا شانازی بەسەر کەسی ترا ناکە؟ کابرایەکە بینی گوناحبارە، عارەقخۆرە، تاوانبارە، گوناحبارە، تۆ شانازی بەسەر ئاکەی یەکسەر فشە بیت و ئەی ئەوە عارەقخۆرە، ئەی کێ ئەڵێ خوا لە ئەو خۆش نابێ و ئەو ناڕواتە بەهەشت و تۆ ئەچیتە جەهەنەم؟ کێ ئەڵێ؟ کێ غەیبی پێیە؟ بۆ شانازی بەسەر یەک کابرایەکیان گرتبووە لە حەدیسەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئافرەتەکە مناڵەکەی بە باوشۆ بوو، یەکێ لەو مناڵانەی کە هاتە زمان ئەو مناڵە بوو کاتێ بینی ئەندا لەو کەسە ئەیانوت هەی زیناکەر، هەی دز، هەی نازانم ئەم قسە هیچ و پوچانیان پێوت، ئەمیش وتی خوایە قەت ئەم مناڵەم وەکو ئەو نەبێ. هاتە زمان فەرمووی خوایە وەک ئەوم پێ بکەی. ئەی وتی بۆچی؟ ئەی من حەز ناکەم تۆ ئاوا. فەرمووی ئەوە درۆ ئەو بوختیانانەی بۆی نەکەن کە ئەڵێن زیناکەری زینای نەکردووە، بەس بۆیان هەڵبەستووە کە ئەڵێن دزی نەکردووە. بەڵام کابرا ئەبوو شوار بەکەی سەر ئەسپەکە ئەوە دزە، ئەوە زیناکەرە، ئەوە خراپەکارە، بەڵام خەڵڵای ناسێ. ئەوەی لەناو مەبەستم کاتێ ناوێت یعنی شتێک باسەکەم مەبەستم کەسێکی دیاریکراو نییە، ئەوەی کە سواری وەنەوشەکە بووە و فشی پێوەکا و دەسەیارە ها لە پشتی ئەوە زیناکەر و دزەکەیە. بەس خەڵکە ڕۆ سێڵڤی لەگەڵا ئەگرێ، بەس خەڵکە ڕۆم دەسی ماچەکە ئەڕۆ ئەڕمێنە من پایە ئەمنە پێڵاوەکانی چەند کەس ئەڵێ من پێڵاوەکانی تۆم. بڕۆن سەیر فەیسبوک بکەن، سەیرەکەی ئەوە کەسینی بەس پیاوە چاکەکە کەس مەرحەبایشی ناکە، ئەڕوا داوای ژنەکە کەس ژنی پێ نادە. پێغەمبەر صلی الله علیه وسلم ئاوای فەرمووە بێ ئێمەش وابین. ڕۆژێکیان پرسیانیان لە سەلمانی فارسی کەوتیان سەلمان تۆ لە چی یعنی چی نەتەوەیەکی نەسەبت یعنی ڕەچەڵەکت چییە؟ فەرمووی ئەنە ابن الئیسلام، فەرمووی من کوڕی ئیسلامم. کاتی ئەم خەبەرە گەشتە ئیمامی عومەر و ئیمامی عومەر دەستی کرد بە گریا. فەرمووی والله منیش کوڕی ئیسلام، والله منیش کوڕی ئیسلامم، ڕاستەکە هەمومان کوڕی ئیسلامین، هەمومان کوڕی ئادەم و حەواین. ئەم شانازی کردن و خۆی گیفکردن و فشە فشکردن و ئەم سیفاتانە چییە ئەمە لە ئێمەیە هەیە؟ نازانم ڕەچەڵەک چی بۆ ئێمە کردووە؟ چی لەگەڵ باو باپیرانە بکەم؟ با بە باو باپیران ئاوا بوون، چی سوودێکی؟ چی سوودێکی؟ ڕۆژێکیان بیلال و ئەبوو ذەر لەسەر مەسەلەیە بوو بە دەمە قاڵیان. بیلال ڕەش پێستا عەبد بووە کاتی خۆی، ئەبوو ذەڕیش کوڕی ڕەیس عەشرەتە و سوپی پێستە و ئەوانە بوو بە دەمە قاڵیان. ئەبوو ذەڕ تووڕە بوو بەربوو لێ وتی هەی کوڕی ژنە ڕەشەکە. ئیتر بیلال تەواو دەستی بەردا و شکاتی لای پێغەمبەر کرد صلی الله علیه وسلم. فەرمووی ئەی پێغەمبەری خوا ئەبوو ذەڕ وایە. پێغەمبەری خوا ناردی بە شوێن ئەبوو ذەڕ فەرمووی تۆ وات وتی بەڵێ ئەی پێغەمبەری خوا لە دەمم دەرچووام. فەرمووی والله تا ئەم دقەیە چەند ساڵە تێپەڕی کردووە بەسەر ئیسلامە، تۆ لە ئەوەڵینەکانە بووی بەس سیفەتی جاهلیەتت تیا ماوە. ئەبوو ذەڕ دەستی کرد بە گریان و دەمی خستە سەر خۆڵ. فەرمووی والله قەسەم بە ڕەب العالەمین ئەبێ بیلال پیەکانی بخاتە سەر دەمم ئەو جار ڕازی ئەبم. من صفاتی جاهلیەتم تیابێ تا ئەمەنە لە ئیسلامە هێشتا ئەو صفەتم تیا ئەبێ نەیتێڵم. لە چەند کەسمانە ئەو صفاتانە هەیە ئەبێ نەیتێڵێ. پێغەمبەری خوا فەرمووی خەڵکینە پەروەردگارتان یەکە، خواتان یەکە، یەک خوایە، باوکتان یەک باوکە، دایکتان یەک دایکە. فەزلی هیچ عەرەبیەک نییە بەسەر غەیری عەرەبەوە، فەزلی هیچ غەیری عەرەبێک نییە بەسەر عەرەبێکەوە، گشتی برای یەکە. فەزلی سوور نییە بەسەر ڕەشەوە، فەزلی سپی نییە بەسەر ڕەشەوە، ئیلا بە تەقوا نەبێ. ئەویش لای خوایە، کەس نازانێ کێ تەقوای هەیە. صفەتی داواکردن لە باران لە غەیری بابێژین لە غەیری خوا طبعا لە ئەستێرەکان پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی الاستسقاء بالنجوم يعني طلب السقيا من النجوم. ئەمە چۆنە خۆشەویستەکانم طبعا خەڵکانێک هەیە لە جاهلیەتە هەر قەناعەتیان وابووە ئەستێرە
خوایە و ئەسێرە ئیشی باران بارینە ئەوە طبعا کوفرێکی زۆر گەورەیە و ئەوە کۆمەڵی خەڵکی قەناعەتیان وایە خوا هەموو شتەکانی بەدەستە بەڵام ئەستێرەکانی شتێکیان بەدەستە داوا لە ئەستێرەکانەکە جگە لەخوا ئەوەی شرکی گەورەیە خەڵکانێکی ترێ قەناعەتیان وایە ئەستێرەکان وەکو خوای تەعالا لە قورئانە ئەفەرمێوە پێغەمبەری خوا بەیانی کردووە ئەستێرەکان ڕێپیشاندەرن یعنی تۆ بەو ئەستێرانە بڕێشت ئەزانی گۆڕینی جێ ئەستێرەکان مانگ و خۆر و ئەستێرەکان گۆڕانکاری بڕێشت ڕۆدا یعنی مانگی ڕەمەزان دێتە پێشەوە زستان و هاوین دێتە پێشەوە مەسەلەن زۆر مەسائل احتیمالەیە بزانرێ کەی باران یا اتجاهی هەواکە بەرەو کوێ ئەم علمە ئەگەر کەسێ لێی بزانێ بڵێ ئینشاءالله زاهیر دووشەمەی داهاتوو بارانەم هیچی تیانیە و ئەمە علمێکی فەلەکیە و ئینسان گوناحبار نابێ بەڵام بڵێ ئینشاءالله لەوانەیە باکە کەوا دێ گۆڕانکاری بەسەرابێ لەوانەیە خێرایی باکە گۆڕانکاری بەسەرابێ جا ئەمە ئەبێ ئاگامان لێ بێ ئەو دوانەکەی یەکەم ئەوە کوفرن و ئەبێ ئینسانی مسلمان خۆی لێ بپارێزێ و آخر شتیش خۆش شەویستەکانم لەو سیفاتە جاهلیانە ئەوەیە کە شیوەنکردن طبعا شیوەنکردن بەڵگەیە لەسەر ئەوەی کە تۆ بە قەدا و قەدەری خوای تەعالا ڕازی نیت پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم لە ئێمە نییە لەیسە منا من لطم الخدود وشق الجيوب ودعا بدعوى الجاهلية لە ئێمە نییە کەسێ بە دەمچای خۆی بڕنێ سێنی خۆی دابدڕێ و بە هەوەی شێرەی جاهلیەت بکە ئەوەی کە بانگەوازی جاهلی کە زۆر کەس ئەیکا ئەمە لە صفات ئەمە طبعا ئیمامی بوخاری گێڕێتەوە و لە صفاتی ئەهلی ئیمان نییە بەڕاستی لە جاهلیەتە هەبووە تا ئێسەش ماوە لە ناو خۆمانە الحەمدولله لای خۆمان کەمی کردووە بەڵام هەر ماوە و ئەشمێنێ دڵنیابن ئەبێ دائیمەن باوکان براکان هەموو کەسێ ئەبێ وەسیەت بکە بڵێ مردم کەس شیوەنم لەسەر نەکە مامۆسایان ئەبێ بەردەوام ئەمە لەسەر مینبەرەکانەوە تا دووبارە بکەنەوە لحديث ترى في غمر صلى الله عليه وسلم فرمي أنا بريء من الصالقة والحالقة والشاقة فرموي من بريء من لمسية كسا صالقة أويا كهوار أكا أقيجيني كاتي مردويك أمري كسيك أمري حالقة أويا كوا قجي خوي أرني أويا كقجي خوي أرني كاتي كمردويك أمري لكاتي مصيبته كسيك أمري والشاقة أويا ك یەقەی خۆی دا ئەدڕێ وە قورکردن بەسەرا قورکردن بەبان شانە ئەمانە هەمووی عاداتی جاهلین و ئەبێ ئینسانی مسلمان لێی بەدوور بێ ئێدە سیرکەن ئێستا لە ناو خۆمانە ماوە یان نەماوە یعنی قەسدمان خۆمان یعنی مەبەستمان ئەم سمود نییە وە لە سمودیشان ماوە بە سەیریکە و تا لە عێراقا ئیمامی حوسێن 1400 ساڵە شەهید بووە ئیسەشە گوناحی یعنی ئەو گوناحە ئەنجامەدەن على ئاساس بۆ ئیمامی حوسێن کە ئەوە بابیری ئیمامی حوسێن ئەفەرمێ ئەوە لە ئێمە نییە ئەگەرە کەسی وا بکە وە زنجیرە دەل نەخۆیان بەبان ئەسکڵی ئاگرا بە پێی پەتی ئەڕۆن وەزگە خشێ ئیتر ئەنواع و ئەشکال بەزم کە ساڵانی پێشوو بینیتانە لە عێراقا و ئێسەش بەردەوامە داواکارم خوای تەعالا بۆ خاتر ناوەجوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە هیدایەتمان بدە صفاتی جاهلیمانتیان نەیەڵێ یا ڕەبی خوایە ئیسلاحی حاڵمان بکەی یا ڕەبی خوایە نوری ئیمان بخەیتە دڵەکانمانەوە یا ڕەبی خوایە کاربەدەستانمان ساڵح و چاک بکەی یا ڕەبی خوایە لە بەڵاو موسیبەت بە دوورمان بگری یا ڕەبی کوردستان محفوظ بکەی یا ڕەبی خوایە محفوظمان بکەی یا ڕەب العالەمین بەرەکەت خەیتە هەموو شتێکی باشی ئەم وڵاتەوە یا ڕەبی هەموو شتێکی خراپمانیش لە ناو بن بڕ بکەی یا ڕەب العالەمین ئامین ئامین آمين آمين الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون خوشوي سكانم أمرو نوي محرمة كبي أوتري تاسعاء طبعا بريستانا قدار نفتي بيشوش أما جمان بيكرت كأمرو سنة هركسيتيا بالرجوبة چونکە عاشورا کە ئەبێتە مایی کەفارەتی یەک ساڵی گوناحەکان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەیگرت کاتی هات بۆ مەدینە بینی جوولەکە ئەو ڕۆژە ئەگرن ڕۆژووی تیا ئەگرن فەرمووی ئەمە چییە وتیان ئەمە ئەو ڕۆژەیە کە خوای تەعالا موسای لە دەستی فیرعەون ڕزگار کرد
فەرمووی دەی ئێمە ئەحەقترین بە موسا، ئێمە شوێن کەوتووی ڕاستەقینەی موساین، بۆیە پێغەمبەری خوا بەر لە ڕەمەزان بەر لەوەی ڕەمەزان فەرز بێ ئەمری کرد کە ئەو ڕۆژە ڕۆژوو بگیرێ. جا وتیان ئەی پێغەمبەری خوا، وتیان ئەی پێغەمبەری خوا ئەی جوولەکەش ئەیگرێ، یعنی مەسەلەن ئێمەش هەروەک ئەوانمان پێتێ لەم مەوزوعە. پێغەمبەر فەرمووی ئەگەر بمێنم، ئەمە طبعا لە ئاخری عمری پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ساڵی دەی کۆچی دوای ئەوەی عاشورا لە ئەوڵەوە فەرز بوو، ڕەمەزان فەرز کرا، عاشورا بوو بە سنەت، حتا ساڵی 9 ساڵی 10 کە فەرموویانە پێغەمبەر صلی الله علیه وسلم وتیان ئەی پێغەمبەری خوا وایە؟ پێغەمبەری خوا فەرمووی ئەگەر ساڵێکی تر بمێنمەوە نۆیش ئەگرم، بەڵام پێغەمبەری خوا وەفاتی کرد پێش ئەوەی 9 بگرێ، بۆیە 9 بوو بە سنەت بۆ ئێمەش. سبەی ئینشاءالله دەیەمە ئەو دەیەمەیە کە پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم بێتە کەفارەتی گوناحەکانی ساڵێک، ئەجرەکەی زۆر گەورەیە لە دەستی خۆتانی مەدەن. هۆکارەکەشی ئەوە بووە باسم کرد، خوای تەعالی موسای لە دەستی فرعون ڕزگار کرد. هەنێ کەس ئەڵێ ئەمە سنیەکان بۆیە ئەیکەن چونکە ئەو ڕۆژە حوسێن کوژریا و کەئەنەه ئێمە حەزمان کردە ئیمامی حوسین کە کوڕەزای پێغەمبەر صلی الله علیه وسلم کوژراوە، لا حول ولا قوة إلا بالله. طبعا ئەوە هەر کەسێ لە چاوی خۆیەوە يعني قسەکە لە دڵی خۆیەوە، دڵی خۆی چۆن بێ ئاوایە. ئێمە ئیمامی حوسین بە سەحابەی پێغەمبەر ئەزانین صلی الله علیه وسلم و بە کوڕی پێغەمبەر و کوڕەزای پێغەمبەری ئەزانین، بۆیە زۆر زۆر خۆشەویستە لە دڵمانە. هەموو نوێژ ئێمە سەڵاوات بۆ حوسێن و براو خوشکەکانی حوسێن ئەنێرین، ئەڵێن اللهم صل على محمد وعلى آل محمد. لە نوێژەکە دوو جار ئێمە سەڵاواتیان لەسەر دەین. حوسین لە دڵی ئێمە زۆر خۆشەویستە، ئێمە بە ڕایحانەی پێغەمبەری ناو ئەبین، بۆیە کوشتنی حوسین و شەهیدکردنی حوسین بە تاوانێکی زۆر زۆر گەورە دائەنین. ئێمە داوا ئەکەین خوای تەعالی تۆڵە لە بکوژەکانی بکاتەوە و پلەی بەرز بە ئیمامی حوسین و شوێن کەوتۆکانیشی ببەخشێ. بۆیە حوسین لە دڵی ئێمە زۆر عەزیزە. بەس مەسئلەی ئیمامی حوسین لە ساڵی 60ەکانە ڕوویدا، یعنی پێغەمبەر وەفاتی کرد بوو دوای 50 ساڵ دوای پێغەمبەری خوا ئەم ڕوویدا، یعنی عاشورا هیچ پەیوەندیەکی بە شەهیدکردنی ئیمامی حوسینەوە نییە، بس ئیتر قەدەرەن لەو ڕۆژە شەهید بوو، قەدەرەن لەو ڕۆژە شەهید بوو. بۆیە ئێمە هەر بۆ شەهیدکردنی ئیمامی حوسینیش ئەو پەڕی غەمبارین، ئەو پەڕی، بەڵام مەسئلەی ڕۆژوگرتنەکەمان پەیوەندی بەوەوە نییە، پەیوەندی بەوەوە نییە. داواکانی خوای تەعالی ڕەحم بە هەموو لایەکمان بکە. ئین الله ومەلائکەتەهو یوصەلون